لەسەر پرسی ساختکردنەوەی بەرهەمەکانی کشتتوکاڵی ناوخۆ لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان بانگێشتی هەردوو وەزیرانی کشتتوکاڵ و بازرگانی کرد. دوای ئەنجامدانی کۆبوونەوەیەکی چەند کاتژمێری سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لەگەڵ هەردوو وەزیری کشتتوکاڵ و بازرگانی باسییان لە چۆنیەتی پشتیوانیکردنی جوتیاران بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان کردووە و داواشیان لە حکومەت کردووە قەرەبووی جوتیاران و زیان لە کەوتوان بکاتەوە و هەوڵیش بدات بازاڕی شارەکانی عێراق وەک بازاڕی جێگرەوە سوودی لێوەربگرێت. لە هەندێک ڕێگەوە دیارە هێندێک بەرهەمی دەرەوە بە قاچاق دەهێنرێت بۆ هەرێمی کوردستان ئەو بەرهەمانە هەندێکیان بەرهەمی ئاژەڵین ئاژەڵ و ڕەشەوڵاغ و هەندێکیان بەرهەمی نەباتین ڕۆچین بەڕاستی هەمومان ینی لەسەر ئەوە کۆچین یەکدەنجین کە دەبێت ئەم ڕێگایانە تون بکرێن و ئەوە بەشێکی گەورەی ئەو زیانەیە کە بە بەرهەمی ناوخۆ بە جوتیارانی ئێمە کەوتووە. لەسەر ئەوە بەڕاستی ڕێچین و هەوڵ دەدەن هەموو لامان کە بازار بۆ بەرهەمەکانی خۆمان بدۆزینەوە. بە تایبەتیش ئێمە باسمان کرد کە عێراق بەشی ناوەڕاست بەشی خواری عێراق باشترین گۆڕەپانی ساختنی بەرهەمەکانی کشتتوکاڵی هەرێمی کوردستانن. لای خۆیەوە بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان ساغنەبوونەوەی بەرهەمە کشتتوکاڵیەکان بۆ قەدەغەی هاتوچۆ و هەبوونی ڤایرۆسی کۆڕۆنا گەڕاندەوە. ئێستا ئێمە لەگەڵ نێوەندەکانی دەرەوەش لە کۆنتاکت و پەیوەندی داین بۆ ئەوی بتوانین بازار لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش بۆ بەرهەمە خۆماڵیەکانمان پەیدا بکەین و کۆمەڵێک نموزەجمان ناردۆتە دەرەوە دەستمان کردو بە دامەزراندنی کۆمپانیای بە بازارکردن وردە وردە لە هەموو پارێزگاکاندا هەوڵ دەدەین ئەم حاڵەتە دروست بێ وهانی و بەرهێنەرانیش دەدەین بە دروستکردنی ساردخانە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوی جوتیاران بتوانن بەرهەمەکانی تێدا بپارێزن. هاوکات وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێم بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانی جوتیاران ئەدات و وتی دەنگی جوتیاران دەباتە نێو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران. ئێمە هەمومان ئەو بابەتەمان بە گرنگیەوە وەرگرت بۆیە دڵنیا هاوڵاتیان دڵنیای بە تایبەتی جوتیاران دەکەینەوە کە ئەوانەی کە لە دەست خۆمانە خۆمان جێبەجێ دەکەین و ئەوانی ترش دێنجان دەگەینە ئەنجومەنی وەزیران بۆ چارەسەری هەم ئێستا و کۆتایی هەموو ئەو کێشانەی کە ساڵانە دێتە ڕێیان. کێشەی ساغنەبوونەوەی بەرهەمە خۆماڵیەکان و کشتتوکاڵەکان بەهۆی بێپلانی حکوومەتەوە زەرەر و زیانێکی زۆری بەرجوتیاران گەیاندووە و هەر ئەمە ژوای کردووە لە شاری هەولێر خۆپیشاندانێکی بەرفراوان بەڕێوە بچێت و دەیان جوتیار بەرهەمەکانیان لەسەر شەقامەکان ڕۆ کرد. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پێم هەولێر.